سڵاوی خواتان لەبێت بینێرانی ئەزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام هاتینەوە خزمەتی بەڕێستان بۆ پێشکەشکردنی بەرنامەی نوێ بەرنامەی ئۆتۆمبیلزانی. خۆشەویستان، ئەم ئۆتۆمبیلانەی کە بەردەوام ڕۆژانە بەکاری دەهێنین بۆ خۆمان و شتۆمەکەکانمان پێویستیان بەوە هەیە کە وزەیان بۆ دابین بکرێت. وزەیە لە ڕێی وزەی کیمیاییەوە، پاشان دەگۆڕێت بۆ وزەی گەرمی و پاشان بۆ وزەی میکانیکی کە لە بزوێنەردا و جوڵەی ئۆتۆمبیلەکان بەردەوام دەکات. بە شێوەیەکی گشتی لە ئێستادا ئەم ئۆتۆمبیلانەی ئەمڕۆ بە سوتەمەنی شلی وەک بنزین و گاز ئیش دەکەن. بەڵام لە ڕۆژگاری ئەمڕۆدا شارەزایانی بواری ئۆتۆمبیل هەوڵ دەدەن جێگرەوەیەک بۆ بنزین و بۆ گاز پەیدا بکەن. بە تایبەتی لە بنزیندا جێگرەوەیەکیان پەیدا کردووە کە غازە سوکەکانن کە بە LPG ناسراون. ئەم غازە سوکانە بە پێی وتەی شارەزایان مەسروفیان کەمترە، واتە تێچوویان کەمترە و دۆستی ژینگە و دۆستی مرۆڤیش زیاترن، لەبەرەوەی غاز و دووکەڵێکی کەمتر بۆ ژینگە دەردەکەن. لەم بڕگەیەدا باسی چۆنیەتی دانانی ئەم سیستەمە و باشی و خراپی ئەم سیستەمە کە لە جێگرەوەی بنزین دادەنرێت لەگەڵ وەستا بەیار کە ئەندازیاری میکانیکا دەکەین. لەگەڵمان بن. بۆ ئەوەی ئۆتۆمبیلەکان بەردەوام بن لە ڕۆیشتن و هێز و توانای گواستنەوەیان لێ نەبڕێت، پێویستیان بە وزەی کیمیایی هەیە کە بگۆڕدرێت بۆ وزەی گەرمی و پاشان بۆ وزەی میکانیکی. تا ئێستا زۆرینەی ئۆتۆمبیلەکانی ئەمڕۆ بە وزەی سوتەمەنی شلی وەک گاز و بنزین کار دەکەن، بەڵام شارەزایانی بواری ئۆتۆمبیل بەردەوام لە هەوڵدان بۆ ئەوەی بەدیل و جێگرەوەیەکی باش بدۆزنەوە لە بری سوتەمەنی شل بەکار بهێنێت وەگەیشتونەتە ئەو دەرەنجامەی کە دەکرێت غاز وەک بەدیلێک بەکاربێت لە بری بنزین. شارەزایان دەڵێن کە گوایە غاز لە ڕووی ئابووری و ژینگەییەوە باشترە لە بنزین و سەرفی کەمترە، هەروەها دووکەڵ و غازی ژەهراوی کەمتر دەردەکات لە پاش سووتاندنی. ئەمە جگەلەوەی کە نیزامی بنزین پێویستی بە فیت پەمپ و نۆزڵ هەیە بۆ گەیاندنی سوتەمەنی بۆ ژووری سووتان و زۆر جار بەهۆی کواڵیتی بنزینەوە کێشەی گەورە دروست دەبێت بۆ فیت پەمپ و ئەگەری سووتان و گرگرتنی هەیە. ئەمە جگەلەوەی کە هەندێک کاتیش دەبێتە هۆی گیران و تێکدانی ڕێژەی تێکردنی بنزین لە نۆزڵەکاندا، بەڵام لە نیزامی غازدا پێویستی بە فیت پەمپ و نۆزڵ نییە و ئەو کێشانەت لە کۆڵ دەکەوێتەوە. بۆیە لە ئێستادا لە زۆرێک لە وڵاتەکانی چواردەوردا هەوڵێکی جددی دراوە بۆ گۆڕینی سیستەمی بنزین بۆ سیستەمی ئۆتۆگاز. بینەرانی خۆشەویست، دەچینە لای وەستا بەیار کە بەڕێزیان ئەندازیاری میکانیکن بۆ باسکردنی سیستەمی غازی ئۆتۆمبیل. وەستا بەیار سڵاو لێبێت. سڵاو لێو لە بینەرانی بەڕێزیش. وەستا بەیار لە ئێستادا بە تایبەتی لە کوردستان سیستەمێکی تازەی جێگرەوەی بنزین بە تایبەتی هاتووە کە ئیشی با بڵێن سوتەمەنی شل با بڵێن بنزین جێبەجێیەکات کە پێی دەوترێت سیستەمی غازی ئۆتۆمبیل. سیستەمی غازی ئۆتۆمبیل با بڵێن کە پێی دەوترێت ئۆتۆگاز. ئۆتۆگاز چییە و شێوازی ئیشکردنی چۆنە؟ ئۆتۆگاز کە پرۆپان یاخود ئەڵپێجیشی پێ دەوترێت، بەمانای ئەوە دێکە گازی ئەڵپێجی لیکوید پترۆڵیم گاز بەکاربێ وەک جێگرەوەیەکی بنزین یاخود گاز بۆ ئەو بزوێنەرانەی کە ژووری سوتانەکانیان ناوەکیە یاخود بڵێن پستنیان هەیە وەکو بزوێنەرەکانی ئۆتۆمبیل یاخود مۆلیدا. لە ئێستادا بە سێهەم بەربڵاوترین جۆری سوتەمەنی ئۆتۆمبیل بەکاردێ و بە گرینفیل ناسراوە لە جیهاندا بۆ پێی هاوڕێیەکی باشی ژینگە و تەندروستیە. LPG کە گازی سەرەکیە لەم سیستەمەدا لە 5 ئەم سیستەمە بە LPG کار دەکات. گازێکە پێگادە سەرەکیەکەی بریتێ لە پرۆپان و بوتان، ئۆکتانێکی بەرزی هەیە لە نێوان 100 بۆ 110. لە ئێستادا لە 180 کۆمپانیا بەرهێنەرەکانی ئۆتۆمبیل ئەم سیستەمان بەکارهێناوە لە جۆرە جیاوازەکانی ئۆتۆمبیلیانە و بە نزیکەی 27 ملیۆن ئۆتۆمبیل لە جیهاندا بەم سیستەمە کار دەکەن کە وڵاتانی تورکیا و ئوسترالیا و کەنەدا و ئیتالیا پشتی شێریان بەرکەوتووە و لە 195 تەکسیەکانی کۆریای باشوور ئەم سیستەمە بەکاردێنن و تەواوی وڵاتانی جیهان کاریان لەسەر ئەم سیستەمە کردووە کە لەگەڵ سیستەمی کارەبایی ئۆتۆمبیلدا بیکەنە جێگرەوەی گاز و بنزین. وەستا بەیار مێژووی سەرهەڵدان و بەکارهێنانی سیستەمی ئۆتۆگاز دەگەڕێتەوە بۆ کەی؟ خۆی مێژووی بەکارهێنانی غازی LPG مێژوویەکی دەرینی هەیە کە گەڕێتەوە بە نێوانی جەنگی جیهانی یەکەم و دووهەم، بەڵام وەکو بەکارهێنانی وەکو سەرچاوێکی سوتەمەنی بۆ بزوێنەری ئۆتۆمبیل لە ساڵانی 1970کان بەدواوە کۆمپانیای تێدا هەندێک زەنجیرە بزوێنەری بەم سیستەمە بەرهەم هێنا کە تەنها بە غاز ئیشیەکرد و لە وڵاتی رووسیا کاری لەسەر کراوە. پاشان لە ساڵانی 80کان بەدواوە وڵاتانی وەک جەزائیر و کەنەدا، ئۆکرانیا
مشتومڕیان لەسەر ئەم سیستەمە کردووە کە بەکاری بێنن وەکو جێگرەوەیەکی گاز و بنزین بۆ پاراستنی ژینگە لە ساڵانی 90ەکان بە دواتر لە حاڵەتەوە بووە دیاردە کە بەشێک لە وڵاتانی جیهان بە ڕێژەیەکی بەرچاو ئەم سیستەمایان بەکارهێنا و لە 2000ەکانەوە ئەتوانم بڵێم جێی خۆی کردەوە لە ناو کۆمپانیەکانی بەرهەمهێنەر و لەلایەن کەسانی چالاکوان لە ژینگەدا و لەلایەن شۆفێرانیشەوە کە خەرجێکی سوتەمەنی بۆ گەڕانەوە و لە دە ساڵی کۆدادا بە ڕێژەی لە 140 ئەم سیستەمە پەرەی سندووە وەکو عەرزم کردی ئێستا لە 27 ملیۆن ئۆتۆمبیل لە جیهاندا بە نزیکەی ئەم سیستەمە بەکارهێن و تا دێڕوو لە زیادبوون و لە پەرەسەندنە بە گۆڕینی شێوازەکانی دانانی ئەم سیستەمە. وەستا بەیار دەوترێت کە گوایە سیستەمی ئۆتۆگاز باشترە لە ڕووی ژینگەییەوە و لە ڕووی داراییشەوە. تا چەندەم ئەم وتەیە ڕاستە؟ یعنی بۆچی ئۆتۆگاز دەوترێت سوودی زیاترە یاخود با بڵێن سوودەکانی چییە لە چاو بنزیندا لە چاو سیستەمی سوتەمەنی بنزیندا؟ خۆی ئۆتۆگاز لە چاو تەمەنی دروستبوونی ئۆتۆمبیل بوو تەمەنی دروستبوونی سوتەمەنی تەمەنێکی کورتی هەیە بەڵام بە ڕێژەیەکی بەرچاو پەرەی سندووە من پێم وایە گەر بیرۆکەی گۆڕینی سیستەمی بزۆنەر بۆ کارەبایی یاخود بەکارهێنانی ئاو نەبووایە ئۆتۆگاز چەند هەندێک زیاتر پەرەی دەسەند. ئۆتۆگاز چەند سوودێکی هەیە لە چاو بەکارهێنانی گاز و بنزیندا بۆ چ بۆ شۆفێر چ بۆ ئۆتۆمبیل چ بۆ ژینگە کاکرێت دابەشی دێن بەسەر چەند سێکتەرێکە سەرەتا لە ڕووی دارایی یاخود لە ڕووی خەرجی سوتەمەنیەوە لە تەواوی جیهاندا نرخی لیترێک خاص بە ڕێژەی لە 155 بۆ 75 هەرزانترە لە نرخی لیترێک بنزین کە ئێمە بە وڵاتی خۆمان بەراوردیکەین لە ئێستادا ماوەیەکی دوور و درێژە نرخی لیترێک بنزین لە نێوانی 750 بۆ 800 دینارە جێگیر بووە لە بەرامبەردا نرخی لیترێک غاز لە نێوانی 300 بۆ 350 دیناردا ئەمە لە ڕووی داراییەکەی لە نیوانی و زیاتریش وە لە ڕوویەکی ترەوە لە ڕووی سوودی بۆ بزوێنەرەوە غاز لە چاو بنزیندا ڕێژێکی کەمتر کاربۆنات دەرەدا کەمەش وایە تا پارچەکانی ناو بزوێنەر بە پاشی بمێنێتەوە بە تایبەتی وەلفەکان بە تایبەتی پلاکەکان وەڕۆن و فلتەر درێنتر پیس ببێ لە هەمان کاتە وەکو لایانی ژینگەی و تەندروستی سوودێکی ئێجگار زۆری هێمەگەر لە لایانی ژینگەی یاخود لە لایانی مرۆڤایەتیەوە تەماشای بکەین غاز ئەو دەرچەی کە دەرئەچێ لە ئۆتۆمبیلەوە بە ڕێژەی لە 115 گازی CO2 کاربۆن دایۆکسایدی کەمترە لە چاو بنزیندا و بە ڕێژەی لە 130 گازی CO کاربۆن مۆنۆکسایدی کەمترەوە بە ڕێژەی لە 150 نایترۆجین ئۆکسایدی کەمترە کەمە ڕەنگە شارەزانی بواری ژینگە زانیاری زیاتریان لەسەر ئەم ڕوانە هەبێت و توانێت زیاتر ڕوونی کەنەوە ئەو بە هیچ شێوەیەک مادەی ڕەساسی تیان نییە کە مادەیە کە زۆر هۆکارە بۆ توشبوون بە نەخۆشیەکانی شێرپەنجە لە ڕووی خەزانی سوتەمەنیەوە هەمیشە ئۆتۆمبیلەکان دوو خەزانی سوتەمەنیان هەیە واتە کاتی ئۆتۆمبیلەکە ئەکرێت بۆ ئۆتۆگاز سیستەمی بنزینیش ئەمێنێ لەو کاتەدا بەڵێ لەو کاتەدا شۆفێر یاخود ئۆتۆمبیل دوو خەزانی سوتەمەنی هەم خەزانی بنزینی هەیە هەم خەزانی غازی هەیە بە هیچ شێوەیە و لە ڕووی سەلامەتیە وەکو ئەوی لە ناو خەڵکە باولەی ئەترسن بە پێچەوانەوێ چەند جارێک لە سیستەمی بنزین سەلامەتترە سیستەمی ئۆتۆگاز. وەستا بەیار بەگشتی شۆفێران زۆر سڵەوە ئەکەنەوە کە ناوێرن سیستەمەکەیان سیستەمی بنزین بگۆڕن بۆ سیستەمی ئۆتۆگاز ترسی تەقینی ئەو بتڵە غازەیان هەیە یان ترسی گرگرتنیان هەیە ئەمە شتێکی دروستە یاخود با بڵێن سیستەمی بنزین هێندە سەلامەتە کە نەوێرن بگۆڕن بۆ سیستەمی ئۆتۆگاز یان کامیان باشترە بە پێ و توێژینەوانەی کە کراوە سەبارەت بۆی کە عەرزم کردی سیستەمی غاز سەلامەترە لە بنزین ئەمیش جارێکی تر ئەتوانین بە چەند خاڵێک باسی بکەینەوە تا ڕوونتر بێ لای شۆفێرانی بەڕێز سیستەمی غاز سەرەتا خەزانی غازەکە لە بڵێکی ئاسنی نایە کە هەواوی ئەو سیستەمایی لە جیانە کاری پێکرێ لە نێوان 3 ملیم بۆ 6 میلیمدا ئەستورە ئەم بتڵە ئەمەش گەر بەراوردی بکەین بە تەنکی بنزین کە بەشێکی زۆر لە تەنکیەکانی ئێستا پلاستیکن یاخود پلێتێکی تەنکن ئەم بتڵی غازە چەند هەندێک توانای بەرگەگرتنی زیاترە بۆ بەرکەوتن و کوونبوون و هەنە حاڵەتی تر لە ڕوویەکی ترەوە
تەنکی بنزین فیلپۆمپی تایە کە ئەم فیلپۆمپە لە ناو خودی بنزینەکەیە کە لێرە سەری بکەین ئەم تەواوی ئەم فیلپۆمپە بە هەموو بەشەکانی لە ناو تەنکەکەدایە کە کارەبایی بەم وارانە تێپەڕیوە بۆ ناو بنزینەکە ئەگەر هەر حاڵەتێکی ئاگرکەوتنەوە یاخود شۆر یاخود سووتانی فیلپۆمپەکە بێ ئەبێتە هۆی گرگرتنی بنزینەکە لە بەرامبەردا سیستەمی غاز هیچ وایارێک هیچ فیلپۆمپێک هیچ شتێکی تیان نییە بەڵکو پێشەری غازەکە خۆی دەوری ئەم فیلپۆمپا بینێ کە پاڵ بە غازەکەوانێ بڕوا بۆ سیستەمەکە پاشان ئەگەر لێچوونمان هەبێت لە بنزین مادەیەکی شلە ڕاستەخۆ دەڕژێت لە ژێر ئۆتۆمبیلەکە یاخود لە شوێنێکی ئۆتۆمبیلەکە تەڕی دروستەکە بەڵام غاز بە شێوەی هەڵم یاخود هەوا دێتە دەرەوە و دەچێت بەرەو ئاسمان و ئۆتۆمبیلەکە بەجێهێن دواتر ئەو بتلی غازانە بە شەوەیەک دیزاین کراون کە تەنفیزی بۆ دانراوە ئەم تەنفیزانە کاریان ئەوەیە گەر زیاد لە بڕی پێویست غازی تێ بکرێت لەم تەنفیزەوە ڕاستەخۆ غازەکە دێتە دەرەوە و بە شێوەیەک دیزاین کراون کە لە 120 قەبارەی بتڵەکە بەتاڵ بێت بۆی لە حاڵەتەکانی گەرمبوون و کشانی غازەکەدا زەختێک نەکرێتە سەر بتڵەکە و لۆدی لەسەر دروست بێت لە عینی کاتە سیستەمی غاز چەندین قوفڵ یاخود سێنسەری بۆ دانرێت کە بەلانی کەمەوە بێت سێ سێنسەری بۆ بەکار بێت کە لەسەر بتڵەکە لە ناو بۆنی و لەسەر ئەو بەشەی کە پێوترێ ڕیگولاتۆر یاخود ڕیگولیتر کە دانرێت بۆ هەر حاڵەتێکی شۆرتی کارەبایی یاخود ئاگرکەوتنەوە یاخود بەرکەوتن کە غازەکە قەتعەکا و نایڵێم غازە بە هیچ شێوەیەک دەرچوونی هەبێت لە هەمان کاتە بەشەکانی بەناو ئۆتۆمبیلدا تێبەر نابێت وە غاز بۆنێکی تێکرێ غازی LPG خۆی مادەیەکە بۆنی نییە بەڵام ئەو کۆمپانیا یاخود ئەو شوێنانی غاز بەرەمێنن مادەیەکی تێکن کە بە ئاسانی گەر هەست حاڵەتێکی لێچوون هەبێ مرۆڤ هەستی پێیەکا و درشی پێیەکا بە لێچوونە لە هەمان کاتە ئێمە سیفەتێکمان هەیە بۆ سوتەمەنیەکان کە پێوترێ ئۆتۆ ئیگنیشن واتە لە پلەیەکی گەرمی دیاریکراودا ئەم سوتەمەنیە بەبێ بوونی هیچ سەرچاوەیەکی ئاگر خۆی ڕاستەخۆ بێتە هەڵم و کڵپاکە ئۆتۆ ئیگنیشنی بنزین 246 پلەی سیلیسیە واتە گەر ئێمە بڕێک بنزین دانین لە شوێنێکە گەرمیکەین بۆ پلەی 246 سیلیسی بەبێ بوونی هیچ ئاگریان بنزینە بێتە هەڵمێک یاخود غازێک و ڕاستەخۆ بێبوونی ئاگر کڵپاکە ئاسووتێ بەڵام ئۆتۆ ئیگنیشنی غاز لە 470 پلەی سیلیسیدایە کەمە فەرقێکی یەکجار بەرزە بۆ لە چاو بنزین لەم ڕوانەوە ئێمە ئەتوانین بڵین کە غاز یاخود سیستەمی ئۆتۆگاز سەلامەترە لە سیستەمی بنزین وەستا بەیار بابەتێکی تر هەیە لای شۆفێران ئەو شۆفێرە خۆشەویستانەی کە ئۆتۆمبیلەکانیان کردووە بە سیستەمی ئۆتۆگاز دەڵێن گوایە کە کێشی ئۆتۆمبیلەکەیان کەمترە واتە مترە ئۆتۆمبیلەکان لە چاوەوەی کە بە سیستەمی بنزین کاریە کرد یاخود با بڵێن دەڵێن ئەو ئۆتۆمبیلانەی کە لە شەریکەوە بە سیستەمی ئۆتۆگاز دانراوە باشترن لەو ئۆتۆمبیلانەی کە لە بازاردا ئێستا باڵێن لە کوردستاندا دەکرێت بە سیستەمی ئۆتۆگاز ئایا ئەم قسە لە ڕووی زانستیەوە دروستە یاخود شتێکەوە هەر لای خەڵک دروست بووە کە ئەمە سەرکەوتوو نابێت تەرهیمکردنێکە بۆ مزوێنەرەکرێت و شتێکی باش نییە و کێشی ئۆتۆمبیل کەمتر دەکاتەوە ئێمە پێش هەموو شتێک پێویستە دوای سەرچاوی زانستی و باوەڕپێکرا بکەین نەوە قسەی بازاڕی قسەی ئەملا ئەولاکە ئەکرێت سیستەمێک هەیە کە لە وڵاتی ئێرانە ئەبەسێ بە ئۆتۆمبیلەکان لەگەڵ سیستەمی کە ئێمە باسیەکەین فەرقێکی زۆری هەیە سیستەمی ئەوان بریتێ لە بەکارهێنانی غازی CNG واتە کۆمپرسید ناتشۆڵ گاز کە ئەم جۆری گازە گازی میسانە پێویستی بۆ هەیە هەمیشە لەژێر پرێشەرێکی زۆر بەرزابێت کە نابێت لە 200 بار کەمتر بێت لاگەری کەمبوونی ئەم بارانە ئەم غازە توانایکی وای نابێت چێ بۆ بزوێنە ئەمە لە حاڵەتێکدا دووهەم ئەمە گەر ئۆتۆمبیلی خۆمان بەراوردین بە ئۆتۆمبیلی وڵاتانی دەرەوە ئەمە شەر هەڵەیە لە بەرەوەی کوالیتی بنزینی وڵاتانە چاو کوالیتی بنزینی ئێمە فەرقێکی زۆری هەیە لە هەمان کاتە ئێمە گەر بەراوردێکی ئۆکتان کەین لە نێوان بنزین و غازدا ئۆکتانی بنزینی وڵاتی ئێمە لە نێوان 85 بۆ 87 تێناپەڕێ بەڵام ئۆکتانی غاز لە 100 بۆ 110 ئەمە وا دەکات کە ئەم غازە باشتر بسووتێ کێشەکانی فیول پۆمپ و نۆزڵ و دیلکۆ و بڕین و ئەمانەمان هەموو لە کۆڵ بێتەوە لە حاڵەتێکا کە ئەڵێن هەڵمەتی نییە و توانای نییە و ئەوە بە پێچەوانەوە من ئەڵێم غاز چوستیەکی زیاتر ئەداتە بزێنێت بەڵام ئەگەر ئێمە بە ڕێگەیەکی ڕاست بەرەو هەورازێک بۆ ماوەیەکی دوور و درێژ بڕۆین پێدەچێت ئەم غازە توانایکی وای نەمێنێ پرێشەرێکی وای نەمێنێت کە ئەم غازە بچێت بۆ
بەشی سوتەمەنیەکان بۆ پێی ئەگەر ئەم غازی LPG جوڵەی نەبێت هەوای کەم دەبێتەوە پرێشەری دابەزە بەڵام لەش حاڵەتێکا بوونی جوڵە هەبوو بەرز و نزمی هەبوو ئەم غازە ڕاستەوخۆ هەوا لەناو خۆیان وەرەگرێ و پرێشەر پێیاکات و بە شێوەیەکی خێرا دەڕا بۆ ژوورەکانی سوتەمەنی ئەکرێ بڵێم بەپێی ئۆزمونانەی کە خۆم کردومە کە لە شۆفێرانم بیستووە ئۆتۆمبیلانی کە لێم خوڕیون سیستەمی غازیان تێدا بووە سیستەمی غازەکە لە سیستەمی بەنزینەکە چالاکتر بووە مەکینەکە چستێکی زیاتری هەبووە دەنگی بزوێنەر باشتر بووە دەنگی گولکۆ نەبووە کێشەکانی نۆزڵ و لیشی نۆزڵ و سوکانی فیل پەمپ و بڕین و لەرزین و ئەم شتانە بە هیچ شەوەیەک بوونیان نەماوە و لە ئێستادا بەشێکی زۆر بە تایبەت شۆفێرانی تەکسی و پاس ئەم سیستەمان هەیە و کاری پێ دەکەن ئەگەر لە هەچ حاڵەتێکە ئەم سیستەمەن سەرکەوتوو نەبووایە ئەوە دڵنیا بە قسە باسێکی زۆری لێکەوتۆ لە ناو شۆفێران و ناو بازاردا و ئەو قسانەیەکەن تەنها پڕوپاگەندەیەک من ڕەنگە یاخود وەکو لایانی زانستی من هیچ سەرچاوەیەکە لە هیچ ئەزمونێکا کە کردمە نە بیرمە نە ئەزمونم کرد دەستی خۆش بەوەسا بەیار سواز بۆ زانیاریانی کە بەڕێزە گەیاندێ ئێستا ماوەتەوە سەر ئەوەی بڵێن ئەم ئۆتۆمبیلێکە لە بەردەستمانایە بە سیستەمی ئۆتۆگاز ئیشەکات پێم وا بێت فیتپەمپی هەرتیانە و قەتعی نۆزڵ و بابەتانەش کراوەتیایە ئەگەر بە ئەرگ نەبێت ئەو بەشانەی کە تایەتی لە چی پێگێت و چۆن شێوازی ئیشکردنەکەی چۆنە ئەم ئۆتۆگازە بۆ بینەرانی خۆشەویستی ڕوونکەیتەوە ئەمە ئۆتۆمبیلەکەی خۆمە لە دوای تەجروبەکردنێکی باش لە سیستەمی ئۆتۆگازدا بڕیارمدا ئۆتۆمبیلەکەی خۆم کەم بەم سیستەمە کاری پێ بکەم میکانیزمەکانی کارکردنی بریتیە لەوەی کە لە دواوە بتڵێکمانەیە وەکوتم بتڵێشی ئاسنە کە توانایکی بەرگەگرتنی باشی هەیە بۆ بەرکەوتن و کۆنبوون لێرەوە لە ڕێی ئەم بۆریەوە غازەکە دێتە ئێرە کە ئەمە سێنسەرێکە یاخود قوفلەکە لە ئەگەری هەر حاڵەتێکی نەخوازراوە غازەکە قەتعەکات بە هەمان شێوە لەسەر بتڵەکە سێنسەرێکی هاوشێوەی ئەمە هەیە پاشان لێرەوە ئەم غازە تێپەڕ ئەبێ بۆ ئەم میکانیزمە یاخود بۆ ئەم ئامێرە کە ئەمە لە بازار پێدێ ڕیگولاتۆر بەڵام لە جیهاندا چوار ناوی هەیە کە کۆنڤێرتەر ڤاپۆرایزەر ڕیگولیتەر ڕیدوسەری پێوتون کە بەپێی کارەکانی ئەو ناوانەی لێنراوە بە هەمان شێوە لەسەر ئەم ڕیگولاتۆرەش سێنسەرێکی تر هەیە بۆ حاڵەتی لێچوون بۆ حاڵەتی شۆرتی کارەبایی بۆ حاڵەتی ئاگرکەوتنەوە ئەم سێنسەرانە قەتعی غازەکەکەن چکەمە هەمیان کارەبایی وەکاری ئەم ڕیگولیتەرە کە پێوتێ ڕیگولیتەر بە تایمێ یاخود بە پێی پێویست غاز ئەنێرێ بۆ بزوێنەرەکە پێوتێ ریدوسەر کە پرێشەری غازەکە داوا بەزەنێ بۆ پرێشەری ئەتمۆسفێر پێشەری جێی خۆمان و پێوترێ ڤاپۆرایزەر کە غازەکە لە باری شلیەوە ئەگۆڕێ بۆ هەوا یاخود هەڵەم یان غاز هەر شتێکی تر کە پێوترێ بە زمانی بازاڕی و پێوترێ کۆنڤێرتەریش لە هەمان حاڵەت بەڵێ ئەمە پاشان لەمەوە لە ڕێی ئەم سۆندەوە غازەکە دەڕوات بۆ ئەم میکسەرە کە لە ڕێی بەخاخەکەەوە یاخود ئێرفلۆکەوە ئەم غازە لەگەڵ ڕێژەیەکی دیاریکرای هەواداچێت بۆ بسوێنەرەکە بە شێوەیەکی گشتی ئەم سیستەمی غازانە چوار شێوەی هەیە لە جیهاندا ئەم شێوەیە شێوە کلاسیکەکەیەکی کە پێدرێت کۆنڤێرتەر میکسەر کە لە دێر زەمانەوە هەبوو ئێسش بە شێوەیەکی بەربڵاو کاری پێکرێت و سیستەمی ترمان هەیە کە لەجێ ئەم کۆنڤێرتەرە نۆزڵی غاز دەئاندرێ لەسەر دەکشنەکان کونەکرێت لە ڕێی ئەقلی کارەبایی و کۆنتترۆلی غازەکە ئاکات بۆ هەندێک لەم ئۆتۆمبیلە تازانەی کە عقلیان یاخود کۆمپیوتەریان بە ڕادەیەکی وایە ئەم سیستەمە قبوڵ ناکەن تەنها بۆ سیستەمە ئەتوانرێت بۆی دابنرێت پاشان ئەم غازە کە دێت ڕاستەوخۆ ئەچێت بە ژوورەکانی سیستەمەنیە لە حاڵەتی بەکارهێنانی سیستەمی غازەکەدا بەهۆی هەبوونی چۆکێک یاخود دگمەیەکەوە لای سایق کە کاتێک کە تۆ کار بە سیستەمی غاز دەکەی فیل پەمپ و نۆزڵەکان لە کار ئەخرێت واتە کاتێک کە تۆ سیستەمی غاز کارەکە لە ئۆتۆمبیلەکەدا چ فیل پەمپ چ نۆزڵەکان لە کارەکەوە
ئەمەش کێشەکانی سووتانی فیڵپەم کێشەکانی نۆزڵ و تێستی نۆزڵ و لیکی نۆزڵ و ئەو کێشانی کە شۆفێر بەدەستی و ئەناڵێنێ بۆی خراپی کوالیتی بنزین لە بەڵێ بڵێ ینی لە تاوی ئەم کێشانە ڕزگارە بی لە بەنگی دیلکۆ لە بڕین و یاریکردنی بزوێنەر لە هەمان کاتە بۆ پێی کە غازەکە ئۆکتانێکی بەرزی هەیە باشتر ئەسووتێکە بزوێنەر ئەتوانم بڵێم ئارامە بێتەوە ئیسراحەتەکە هەل ینی ئەو کەسانی کە ئەزمونێکی زۆر کە نیشانە بێت لە شۆفێریە گەرژۆ لە بەنگی بزوێنەرەکە بگرن ڕاستەخۆ حەز بە جیاوازیەکەکە لە نێوانی سووتانی بنزین و غازەکە ئەوەی ماوەتەوە باسی کەم سووتانی غازەکە و دەرچوونێتی کاویش لە ڕووی ژینگەییەوە وتم چەندین سوودی هەیە چ بۆ ژینگە چ بۆ تەندروستی کەم غازە مادەی ڕەساسی تیا نییە و لە غازە زیان بەشەکانی CO2 NOPL بە دوورە بە ڕێژەیەکی زۆر لە چاو گاز و بنزینە. سوپاس وەستا بەیار سوپاس بۆ بەڕێزتان کە زانیاریکی باشتان دا بە بینەرانی خۆشەویست لەسەر ئەم بابەتی ئۆتۆگازە. سوپاس بۆ ماندووبنتان دەستان خۆش بێت. بینەرانی ئەزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم برگەیە کە باسی سیستەمی غازی ئۆتۆمبیلمان کرد. بەویستی خوال لە برگەی ئایندەدا کە درێژە پێدەری هەمان ئەم برگەیەیە بە شێوەیەکی عملی باسی ئەم سیستەمە دەکەین و شێوازی بەستنەکەی و چۆنیەتی بەکارهێنانی لەسەر ئۆتۆمبیل باز دەکەین. هەتا برگەی ئایندە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.